چی دەربارەی جەهەنەم یان دۆزەخ دەزانی؟ دەزانی دۆزەخ حەوت دەرگای هەیە و هەر دەرگایەک بە ڕووی تاوانی جیاوازدا دەکرێتەوە. دۆزەخ ئەو شوێنەیە کە خودای گەورە دەیکاتە پاداشتی ئەوانەی لە دنیادا پابەندی ڕێنمایەکانی خودای گەورە و ئاینەکان نەبوون. دەرگاکانی جەهەنەم بە ڕووی ئەو کەسانەدا وەڵا دەکرێت کە لە دنیادا ڕێگای ڕاستیان نەگرتووە و لە بەرامبەردا بۆ خۆشی کاتی خراپەکاریان کردووە و دەستیان لە هیچ تاوانێک نەگەڕاندووەتەوە. بۆیە خودای گەورە لە ڕێگای دەرگا جیاوازەکانی جەهەنەم فڕیان دەداتە نێو ئاگری دۆزەخ و هیچ کەسێک لە تاوانباران ناتوانێت لە عەزابی جەهەنەم ڕزگاری بێت. یەکەم دەرگای جەهەنەم ناوی دۆزەخە کە هەر مانای جەهەنەمی هەیە. ئەو دەرگایە بەراورد بە دەرگاکانی دیکە سزاکەی بۆ مرۆڤەکان زۆر کەمترە. ئەمەش بەو مانایەیە لە دەرگاکانی دیکە تاوانبار ئەوەندە سزای قورس دەکێشن کە لەم دەرگایە بەم شێوەیە بەو ڕادەیە نابێت. ئەم دەرگایە ڕوبەڕووی ئەو موسڵمانانە دەکرێتەوە کە تاوانی گەورەیان ئەنجام داوە. دەرگای دووەمی جەهەنەم ناوی لیزەیە کە ئەم دەرگایە بەڕووی ئەو کەسانە دەکرێتەوە کە دوور کەوتونەتەوە لە خوداپەرستی و باوەڕیان بە پێغەمبەرانی خودای گەورە نەهێناوە. دەرگای سێیەمی دۆزەخ ناوی سەقەرە. ئەم دەرگایە ئەوەندە بە توندی سزای مرۆڤەکان دەدات کە پێشبینی ناکەن. بە جۆرێک ئەوانەی لەم دەرگایە دەچنە دۆزەخ گۆشتی جەستەیان بەبێ ئێسکەکانیان دەسووتێت و دەخورێت. ئەمەش بەهۆیە و تاوانە گەورانەیە کە ئەنجامیان داوە. دەرگای چوارەم ناوی دەرگای حوتەمەیە کە بلێسەی ئاگری ئەم جەهەنەمە دەچێتە ئاسمان. جیا لە ئێسکی مرۆڤەکان کە دەیسووتێنێت ئازارێکی ئەوەندەی زۆری دڵ و جەستە و ڕۆحی تاوانباران دەدات کە هەرگیز ناتواندرێت خەیاڵشی بۆ بکرێت. دەرگای پێنجەمی دۆزەخ ناوی دەرگای جەحیمە کە بەهۆی گەورەی و پشکۆی ئاگرەکانی ناوی جەحیمی لێنراوە و هەر پشکۆیەکی بەقەد دنیا دەبێت. ئەم دەرگایە تایبەت کراوە بە کەسانی بێباوەڕ و بەم کەسانەی گاڵتە بە بیر و باوەڕی کەسانی ئیماندار و باوەڕدار دەکەن. شەشەم دەرگای دۆزەخ دەرگای سەعیرە کە ئەم دەرگایە لە تەواوی دەرگاکانی دیکە جیاوازترە چونکە لە نێویدا جگە لە زنجیری ئاگرین مار و دوو پشک و گیانداری زیان بەخش هەن کە سزای ئەهلی جەهەنەم دەدەن. لەم جەهەنەمە دەرگایەکی دیکە هەیە کە ناوی غەمە کە لەم دەرگایە بە توندترین شێوە سزای تاوانباران دەدرێت و لە کاتی کردنەوەی تەواوی ئەهلی دۆزەخ تووشی غەمێکی گەورە دەبن چونکە سزاکان ئەوەندە تون دەبن کە عەقڵ پێشبینی ناکات. دەرگای حەوت و کۆتایی دۆزەخ دەرگای ئەلحاویەیە و تایبەتمەندیەکی زۆر جیاوازی هەیە بە جۆرێک ئەوەی کەوتە نێو ئەم دۆزەخە جارێکی تر هاتنە دەرەوەی نییە و بۆ هەمیشە لە نێو جەهەنەم دەمێنێتەوە. لەم دۆزەخە بیری ئەلهەباب هەیە هەروەها چیایەکی ئاگرینی لێیە کە لەسەر ڕوخساری دوژمنانی خودای گەورە دادەنرێت.